ئێستا لە قۆناغێکی هەستیارین بەرەو ئینتیخابات ئەڕۆین، ئینتیخاباتێکی زۆر گرنگ کە ڕنگ بێ لەم 4 ساڵە چارەنووسی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان یەکلا ببێتەوە لە چوارچێوەی عێراق. بۆیە زۆر زەرورە ئێمە زۆرترین کەس بەشدار بێت لەم هەڵبژاردنە، زۆرترین دەنگدەر بۆ هاوپەیمانی کوردستان کۆ بکرێتەوە تاکو ئەو کاندیدە بە ڕێزانەی هاوپەیمانی کوردستان بە تایبەت ئەو کەسانی کە نوێنەرایەتی ئەم دەڤەرە ئەکەن لە بەغاوە بتوانن دیفاع لە ماف و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. ئەگەر دەنگ نەدەی ئەوە پێم وایە ئەو ناهاوسەنگی کە هەیە لە هێزە ئەوەندە زیاتر تێکەچێ. دەنگدان ئەمڕۆ دەنگدانە بۆ گەڕانەوەی هاوسەنگی هێز، دەنگدانە بۆ ئەوەی بتوانی لە بەغاوە باشترین نوێنەرایەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەیت لە پێناوی یەکڕێزی موچە خزمەتگوزاری و سەقامگیری. دروستکردنی ئەو هاوپەیمانێتی گۆڕان و یەکێتیش لەسەر ئەو بنەمایە کە پێویستە ئێمە هەر دروستمەکەشمان بەیەکەوە بەهێزین، پێویستە بە یەک ڕیزی و یەکگرتووی بچین. ئێمە لە هەموو ئەو کاتانەی کە بەیەکەوە بووین لە بەغدا توانیمانە دەستکەوتی باشمان هەبێ. بۆ نمونە دەستوری عێراق کە بەیەکەوە بەشدار بووین لە نووسینەوەی و بەشداریمان کردووە، توانیمان ناگەلێک مافی باش لەوێدا جێگیر بکەین بۆ هەرێمی کوردستان. بەڵام جێبەجێکردنەکەی ماوە. جێبەجێکردنەکەی بەوە نابێ هەر یەکەمان بەتەنیا بچێت. بەمە ناتوانین هیچ سوودێک بە هەرێمی کوردستان بگەین. ڕەنگە سوودی کەسی حیزبی هەبێ، بەڵام سوودی گشتی بەوە دەبێت کە ئێمە بەیەکەوە بین. بۆیە ئەمە ئەو هاوپەیمانێتیمان دروست کردووە کە هەرێمێکی بەهێز پیشانی لە بەغدا لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێشانی عێراقیەکان بدەین لەگەڵ حکوومەتی فیدرالی بۆ ئەوی بتوانین ئەم دەستکەوتانەی ئێمە لە ناو دەستوردا هەیە جێبەجێ بکرێت.